بۆچی مەمجلال مامەڕیشەی خستە زیندانەوە؟ یەکێک لە ناسنامەکانی مێژووی شۆڕشی چەکداری کوردیە. لای خەڵک بە ئەفسانە و لای پێشمەرگە بە پاڵەوان و لای حکوومەتی عێراقیش بە پیاوی ئاسنین ناو دەبێت. وەکو ئەفسانەی شۆڕش ناوی دەرکرد، دەیان چیرۆکی ئازایەتی و ئەفسانەی دەربارەی ئەو دەگەڕدرێتەوە. نازناوی هەڵۆکەی گەرمیانی لێنراوە و پاشەیدبوونیشی بوو بە هێمای قارەمانەتی و گیانفیدایی و ناوی مامەڕیشە بوو بە بەستە و شعر و بە گۆرانی. مامەڕیشە کە شێرکۆ بێکەس بە پڵنگی چنگ بەگڕی گەرمیان لە ناو شعرەکانیدا نووسیوێتیەوە، ناوی نەجمەدین شکور ڕەووفە و ساڵی 1955 لە گوندی تاڵەبانی ناوچەی گەرمەسێر هاتووەتە دنیاوە. بە وتەی هەیبەتخانی دایکی، نەجمەدینی کوڕی بە مناڵی زۆر بزێو بووە و نەیزانی وەدابنیشە و لە کاتی یاریکردنیشدا لەگەڵ هاوڕێکانیدا هیچ کاتێک نەیوتووە من لەگەڵ کێم، بەڵکو هەمیشە وتوێتی کێ لەگەڵ مندایە و لەسەر منە. دایکی مامەڕیشە دەڵێت کوڕەکەم ساڵانێکی زۆر شوان بوو، هەرزووش هەستی بە زوڵم و ستەمی حیزبی بەعس کردووە و ڕۆژێکیش بەوی وتووە ئەگەر کوڕەکە تیانەچێت ڕۆژێک لە ڕۆژان ئەم گردوشی و دۆڵانە لە دوژمن دەکەم بە دۆزەخ. ساڵی 1973 لە چەمچەماڵ وەکو خۆبەخش ناوی خۆی بۆ شەڕی ئیسرائیل تۆمار دەکات و لە ڕیزی فەلەستینیەکاندا دژ بە ئیسرائیل دەجەنگێت و برینداریش دەبێت. چاوەڕێەوەتان لێەکەم کە سەربەرزانە یا شەهید بین یا چۆک بەو توژنە زەبەلا حەدەدابێت. ئەوەی کە چاوەڕێتان لێ ناکەم، ئەوەی کە بیرم لێ نەکردوەتەوە تەسلیم بوون. تاتان لێەکەم بە هیچ شێوەیەک بیر لە تەسلیم بوون نەکەنەوە. پاششاڵاوی ڕاگواستن و خاپورکردنی گوندەکان لەلایەن حکوومەتی ئەو کاتەی عێراقەوە، ئاگری تووڕێی مامەڕیشە تاو دەسێنێ و چەکی بەرگری بەرامبەر ڕژێمی بەعسی عێراقی دەکاتە شان و ماوەیەک وەکو پێشمەرگەیەکی تەنیا لە ناوچەی جەباری و قەرە حەسەن گوندا و گوند دەگەڕێت و جەولە دەکات. دایکی دەڵێت ئەو کاتەی چەکی کردووەتە شانی و وەکو پێشمەرگەیەک بەتەنا گوندا و گوند دەگەڕا، پێشمەرگەکانی یەکێتی لە گەرمیان گرتوویانە و ئازاریان داوە. هەیبەتخانی دایکی دەگێڕێتەوە کە مامەڕیشە پێی وتووە کە پێشمەرگەکان بە هەڵەری تێگەیشتون و وتوشێتی دەبێت بیسەلمێنم کە من کێم و دەبێت ببم بە پێشمەرگە. پاژەوەی لە ساڵی 1970 دەبێتە پێشمەرگەی یەکێتی. بە ماوەیەکی کەم قارەمانەتی ئەو بەناو هەموو کوردستاندا بڵاو دەبێتەوە و دەبێتە خۆشەویستی ناو خەڵک و پێشمەرگە و مەترسی گەورەش بۆ سەر جەیش و جاش. بەهۆی ئەو مەترسیانەی لەسەر حکوومەت و پیاوانی ڕژێم دروستی کردبوو، لە ساڵی 1970دا ڕژێمی بەعس باوکی و ئەحمەدی برای شەهید دەکەن. هەر بەهۆی ئازایەتی و نەبەردیەکانیەوە ساڵی 1982 دەکرێتە فەرماندەی کەرتی چواری جەباری و هێندەی تر ناوبانگی دەدرەوشێتەوە و چیرۆکی ئازایەتی پیاوە ئاسنینەکە زیاتر دەنگ دەداتەوە. هەواڵ کوێستانی لە کتێبی ئەو ڕۆژانەی نیشتیمان هی هەمووان بوو دەڵێت نەورۆزی ساڵی 1984 لە سوورداش سەدان هەزار کەس ئامادە بوون و بە پەرۆشەوە گوێیان لە مام جەلال گرتبوو کەوتاری دەدا. بەڵام کاتێک مامەڕیشە هات، خەڵک بە شەپۆل بەرەو ئەو شوێنە چوون کە پێشمەرگە گەرمیانیەکەی لێدا بەزی بوو. هەواڵ کوێستانی لە بیرەوەریەکانیدا ئاماژە بەوە دەدات کە چەند مانگێک پاش نەورۆزی سوورداش جارێکی تر مامەڕیشەی بینیوەتەوە، هێندە گۆڕاوە کە خەریک بۆ نەیناسێتەوە، نەڕیشەکەی جارانی و نەدەمەخزەنی سەر پشتێنە 15 مەتریەکەی پێوە بووە و لەلایەن یەکێتیشەوە زیندانی کراوە لە ساڵی 1983 تا سەرەتای ساڵی 1985. یەکێتی لەگەڵ حکوومەتی عێراقیدا لە گفتوگۆدا بوو بۆ ڕێکەوتن و ئیعلانی ڕاگررتنی شەڕیشیان کردبوو. دەگوترێت گوایە مامەڕیشە لەو کاتەدا 2 جەیشی شعبی گرتووە و هەردووکیانی کوشتووە، بۆیە لەلایەن یەکێتیەوە سزادراوە و زیندانی کراوە. وەکو هەواڵ کوێستانی باسی دەکات، سەرکردایەتی یەکێتی لیژنەیان لەسەر مامەڕیشە پێکێناوە و بەر لەوەی بگەنە هیچ ئەنجامێکیش بڕیاری سزادانی مامەڕیشەیان داوە. نووسەری کتێبی ئەو ڕۆژانەی نیشتیمان هی هەمووان بوو دەڵێت ئەگەر لە شۆڕشی نوێدا جێگەی چەند جەنەڕاڵێکی تێدا ببوایەتەوە، ڕەنگە تەمەنی مامەڕیشە بەشی دەیان داستانی دیکەی بکردایە و تەمەنی مامەڕیشەش لەو کات و شوێنەدا بە کۆتا نەگەیشتایە. 9 ڕۆژ پاش کۆتایی هاتنی گفتوگۆی نێوان یەکێتی و حکوومەتی عێراقی و لە 24 یەکی 1985دا لە ناوچەی جەباری لەسەر ڕێگای نێوان گوندی خاڵەبازیانی و گوندی کەوەڵەدا
دەکەوێتە بۆسەی تەحسین شاوەیس و جاشەکانیەوە و لەگەڵ دوو پێشمەرگەی هاوڕێی سەردار و موحسین شەهید دەکرێن. لە هەمووی تراژی دیتر لە شەهیدکردنی مامە ڕیشەدا ئەوەیە کە لە سەردەمی حکومڕانی کوردیدا موچەی شەهیدانەی بکوژەکەی لە شەهیدانەی مامە ڕیشە زیاترە.